ئیتر ژنە لە هەر شوێنێک بە کار ئەکات و جگەلەوەی کارەکەی سوودی هەیە بۆ خۆی و خولای خۆیەتی ئەو بێگومانە بێتە سوودگاندن بە دەوروبەرەکەی و بژێوی خێزانەکەی لە هەر شوێنێک ژن هەبوو ئاوەدانیش هەیە بێگومان. دیارە کارەکانی پیاوەتەنیا سوودی بۆ خۆمانە نانا ئەوێژ وایە بەڵام بۆ نمونە گەر ژنێک کارێک بکات زۆر دیارترە لە بروی ئەو ئەرکی قورسترە لە بروی ئەو ئەستەنگی زیاترە بۆیە ئەوان زۆر زیاتر دیارە ئەوەی ئێوە گەر ئەیکەنەوە چۆنڵی ئیشی خۆتان بۆ کردوتان کاتێک کار دەکەن لە چاکەی خۆتانە خۆی ئەرکە لەسەر مرۆڤایەتی کاردووکیاوەکو مرۆڤ کار بکەن. هەنگوینمان بینی بەیانێکەتان شیرین بێوەکو هەنگوین با باسی کاریگەری شیرینیەکان لەسەر سیستمی بەرگری لەشیش بکەین بزین ئایا چ کاریگەریەکیە بە تایبەت لەم وەرزەدا کە وەرزی گەرمایە زۆر بەمان ئارزووی خواردنی ئایسکرێم و هەموو ئەو خواردناناکەین کە ڕێژەیەکی زۆر لە شەکریتە. لەسەر ئەم بابەتی هاژە باسی کرد یعنی شیرینی زۆر خواردن و کاریگەری لەسەر بەرگری لەش ئەم بابەتە دەبێتە تەوەرێکی دیکەمان تەوەرێکی گرنگ میوانێکمان لەگەڵ دەبێت شکر وەسمان سمال قوتابی دکتۆرا لە بەرگری زانی مامۆستا شکر زۆر بە خێر بێ خۆشحاڵین بەم بەیانی لەگەڵمانی ئەگەر چی هەمومان هەردەخوازین بەیانیەکەمان کەشەکەمان هەمووی هەر شیرین بێ بەڵام لاشی دیکە دەمانێت خۆمانی لێ بپارێزین ئەوەش بەخێر کاریگەری شیرینی لەسەر جەستەی مرۆڤ یاخود لە بەرگری مرۆڤ چیە؟ بەنای خۆی گەورە دەستان خۆش بێت زۆر سپاس دەستی کارمەندانتان خۆش بێت طبعاً وەک دەڵێن ئەو ژیانە تاڵە بە شەکر شیرین نابێت شەکر ڕاستە سەرچاوەیەکی خۆراکی گرینگە بۆ بەرهەمهێنانی وزە چکە مێشک تەنها پشت بە شەکر دەبەستێت بۆ ئەوی وزەی دەست بکەوێت بەرگریش تاڕادەیەکی باش پێویستی بە شەکر هەیە بۆ ئەوەی شەڕی زیندەوروردبینەکان بکە بەڵام لە هەمان کاتدا شەکر ئەگەر لە ڕێژەیەکی زۆر بەرزتر بۆەوە بۆ نمونە گوێرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO مرۆڤ پێویستە بە گوێرەی درێژەکەی و کێشەکەی پێویستە ڕۆژانە 1500 تا 2000 کالۆری وەگرێت پێویستە 10% ئەو 2000 کالۆریەی شەکر بێت بۆی خۆراکی باڵانست بێت ینی هاوسەنگ بێت لەوە زیاتر کاریگەری خراپی دەبێت بۆ نمونە دەبینین ساردەمەنیەکان هەشەکریان تێدایە ئەو فاسفودان ئەو خواردنە خێرانێک کە شەریکە دلیڤەریەکان دەمانگەێنە شەکری تێدایە و بخۆمان ئەنی میلەتێکی شەکر خۆرین بەڕاستی لەبەر هەندێ دەبینین زۆربەی نەخۆشیە درێژخانەکان قەڵەوی شێرپەنجە بەداخەوە و نەخۆشیە خود بەرگریەکان کە پێدن ئۆتۆئیمون دیزیز دەبینی زۆر بە لە وڵاتەکەمان باشە مامۆستا شکر ئەوترێت شەکر ژەهری سپیە ئەمە تا چ ڕادەیەک بخورێت کە نەبێتە ژەهر و یاخود نەخواردنی زەرەرەگەێنێ بە جستەمان؟ بەڵێ طبعاً سێشت پێ دەڵێن ژەهری سپی یەک لاوانە شەکرە ئەوەی تر خۆیە ئەوەکەی تر ئادی سفرەکە پێی دەڵێن طبعاً لۆ پێ دەڵێن ژەهری سپی چون کاریگەرێکی زۆر خراپی هەیە وەکو باسمان کرد هەموو شتێک بەڕادەیەکی دیاریکرا و پێویستە بۆرەش وەک باسمان کرد بەرگری پێویستی بە شەکر هەیە خانەکانی مێشک پێویستیان بە شەکر هەیە بەڵام بەڕادەیەکی زۆر وەک باسمان کرد خانەکانی بەرگری لاواز دەکەن دەبینین دەبێتە هۆی هەوکردنێکی درێژخایەن دائما هەوکردنی درێژخایەن یعنی کاریگر لە داهاتوودا لاوانێ بێتە هۆی شێرپەنجە لەوانێ کەسی بپرسێ بۆچی شێرپەنجە لە وڵاتی مە زۆر بووە سەرڕای ئەوەی ژینگەکەمان خراپە خواردنەکانیشمان خراپە و شەکری زۆرە باشە پرسیارت هەیە پرسیارەکەت بکەویستت بپرسی نا بەس ئەوەیە یعنی ڕۆژی چەندێک شەکر بخۆم باشە بەڵێ طبعاً ئەتوو وەش باسمان کرد لە جۆرەی WHO ئەتوو 2000 کالۆری پێویستە بخۆی بۆ نمونە لەو 2000 کالۆرەی 110 پێویستە شەکر بیان کەمتر نابێت لەوە زیاتر بێت نەشی خۆی هەر بێت ببوورە هاکار منەوە لەسەر شەکر کێشەم هەیە بەخوا نەخۆی هەر خراپە دەردی هەردووکمانە ناکرێت 100 بێت وەکو باسمان کرد دەبێت 100 دەبێت پێویست بە شەکرە بۆی خانەکانی مێشکرد بۆی خانەکانی بەرگریش وزەی پەیداکەن بۆی شەڕ لەگە زیندەوروبینەکان کە نەپێویستان بە شەکرە مامۆستا شکر کێشەی زۆر بەمان وەکو کەمێک پێش ئێستا باسمان کرد کێشەی خۆشت کەمێکی تێدایە ینی شەکری سپی ناخۆین شەکری ورد بەڵام ینی قەرەبووی دەکەینەوە لە خواردنێکی دیکە ئەمە باشترە یاخود هیچ جیاوازی نییە شەکر دوو جۆرە مەسەن لە ڕووی یان ئەوە تا پرۆسێستە ینی شەکرێکی دەستکردە و زیاد کراوە لە ناو چا من نایخۆ بەڵێ لە ناو بەپسی نایخۆی لاوانەیە
هەر بیپسی کەم دەخۆم ئەو خواردنەوە گازیەکان کەم بەڵام دەبینی شەکر ئەوانەی کە لە ناو ساردەمەنیەکان هەیە لە ناو بپسی هەیە مەسەلەن ئەوەی کە شەکری ماڵانە ئەوانە بەڵێ ئەوان هەموو شەکری پرۆسێستن ئەوانش زۆ خراپن شەکری زۆری دوێمیشان شەکرە سروشتەکانە وەکو جەماعەتی فڕەکتۆزەوەی کە لە ناو میوەکان هەیە ئەویشان تا ڕادەیەک زیانی هەیە بەڵام باشتر بەڵام سەلامەتترین لە پرۆسێست شەکرەکان بەڵێ باشترە کیت من مامۆستا زۆربەی کات کێشەم هەیە کە لە کافتریا ئەبینم ئەگەر هەر کەسێک هەر هاوکارێکمان زۆر پەیوەندیشم نەبێت لەگەڵێکا بینم دووسێ کەوچک شەکرەکاتە چێک خوا بۆستە بەسە بووە لە خۆتەکەی ئەتوانین ئێمە کاتێکە پێوترێ بە ڕۆژوبوونی شەکر چۆن ئەو هەفتەیە بەڕێ بکەین چۆن بتوانین خۆمان لە شەکر بە ڕۆژوو بکەین بەڵێ تاوان بوویتە بۆ باسمان کرد ئەمە گەلێکی زۆر شەکر دەخۆین ئەس نازە معاناتمان زۆر بە پێشترێ بە ناو تاڵیدا ڕۆیشتینە ئیشی چیە ئەوت بەەوە شیرین نابێ بەڵێ ئەو ژیانە تاڵە بۆی شیرین نابێکیت بەڵام ئەگەر ڕاهاتنە یعنی تۆ بۆ نمونە ئەگەر ماوەی تقریبا مانگێک زیاتر چ ڕۆژ زیاتر وردە شەکر کەم کێوە ئەخیران یان لە کۆتاییدا چەژە گۆپەکانی زمانت ڕادێ ینی ئێستا پێشتر کە من چام دەخواردەوە مثلەن بەبێ شەکر نەم دەتوانێت بەڵام تقریبا بە شەکر ناتوان لۆ کە چەژە گۆپکەکانی خۆمان وا ڕاهاتوە ئێستا ئێمە مشکلەمان چیە مەسەن منداڵەکەمان لە بیدایەت کە لەدایک دەبی مەسەن تووشی زەردووی دەبی یەکسەر قەنداوی دەدەنێ یەکسەر ینی لە مێشی ئەو منداڵی تەبع دەکەن کە تو دەوی شەکر بخۆی ئەو کەلتورە گەم ئێستا لە منداڵیەوە منداڵەکانمان لە شەکر دوور بگرین ئەوە لە مستەقبل دەوێتە هەبیت و عادەتی منداڵە ئامۆستا شکر هاوینە ینی زیاتر لە هاوینە خەڵک حەز بە ئایسکرێم بە خواردنەوە ساردەکان دەکات زیاتر ینی وەک دەزانین جگەلەوەی ڕەنگە هەندێک جار زیاد لە پێویست بخۆی کاریگەری لەسەر هەوکردنی قورگ و هەموو ئەو بابەتانەشەیە بەڵام دەتوانین لە هەفتەیەکدا چەند جار ئایسکرێم بخۆین با بڵێن بۆی کە شەکرەکەت زیاد لە پێویست نیە کە وەردگرتیە وڵای بە بۆ چوونی من ڕێکمان بۆ ببینەوە ینی بە حەڵان بە بۆ چوونی من هە نەخورێ باشترە وەکو وتم ینی تامەکە لێمەش خۆمان بینە دەرێ وەزەگەر بشخورێ مەسەلەن هەفتەی 2000 زیاتر نەبێ وڵات 2000 نیعمەتەگەر زۆر جا من وتم ئەگەر یەک جاریش بە هەر زۆرە زۆر بەس کێشەکە لەوەی دایات و نەچی شەکل لە شێوازشکە ینی تاویزکەوە مشکلەکە لەوەیدا ئێستا ئایسکرێمیش بخۆین بچین میوەش بخۆین چاش بە شەکر بخۆین پاقڵاوەش بخۆین ینی باشە ئەمە وای لێ کردم زانم ئەگەر من ڕۆژێک ڕێژێکی زۆر شەکرم خوارد نەک ئەو شەکرێکە لە ناوچایە بەڵام بەهۆی ئەو خواردنانی دیکەەوە چی بکەم بۆی قەرەبووی بکەمەوە چی بکەم بۆی کە خۆم جستم پاکەمەوە لەو شەکرا خانەکانی ئینسان وایە هەر کاتێک کە خواردنێک دەخۆی لە پاشەی خواردنێکی مودەیەکی درێژ خواردن نەخۆی ئەوانە بەخۆی دەبتە تاقە و سرف دەبی بەڵام ئەگەر هاتو لە پاشەوێت و کالۆری زیاتر دووەگرت ئەو شەکرە لەوانێ بتە گلایکۆژین خەزن دەبی یانەوە تەحویل دەبی لە بۆ چەوری ئەو کاتی خراتر دەبی لەوانێت تووشی نەخۆشی دڵ و مەسەلەن خوێنبەرەکان بێ باشترین شت ئەوەیە کە شەکرەکەت خوارد وەرزێکی باش بکەی و وەرزش ئەوە پێ دەڵێن ئینتەرمیتێن فاستینگ ئەوەدا بە ڕۆژبوونی پچر مەسەن مودەک 4-5 ساعتی نەخۆی لە پاشەوی وە ڕۆیشتێک بکەی یان ڕاضیەک بکەی خۆ دە و شەکرە ڕزگار دەکەی ئەم خواردنانە ینی جگەل لە شەکر با بڵێن ئێستا کە وەسائل دەستگەیشتن بە خواردنی کالۆری زۆر ئەوانەی کە زۆر پڕن لە کالۆری ئەمانە بە هەمان شێوەی شەکر خراپە بۆ جەستا یان شەکر خراپترە ینی بۆ نمونە لە ماڵەوە دانیشتی کاتژمێر 12 شەوە داوای پیتزا دەکەی داوای هەمبەرگر دەکەی داوای ساندویچ دەکەی داوای هەر بابەتێکی دیکە دەکەی کامیان ئەگە هەڵسەنگاندنێک بکەن لە نێوان شەکر و ئەم خواردانە کامیان بۆ جەستە خراپتر توان ئەوانە خواردنە خێراکان ئەوانە شەکرێکی زۆریان تێدایە بێزگە لە چەورەتێرەکانیشان زۆرە طبعاً بۆ خۆت دەزانیت ئەمە شەکر تەنها ئەو شتە سپێنیەکەمە دەیبینین مەسەلەن لە بۆ نمونە ئەتو هەمبەرگرێک دەخۆی ئەوە لە چ پێک هاتووە دانەوێڵی تێمسەن نانە کە نانیش ئەو نیشاستەیە نیشاستەش بۆ خۆ دەزان شەکری ئالۆزە ئەنی شەکرێکی زۆر دەدات باشە مامۆستا دوا پرسیارم کەمەویژەوەیە ئایا تا چەند مەناعەمان زیاکات بە نەخواردنی شەکر یاخود لە کاتی پەتاگرین ئایا ئەکرێ خۆمان لە شەکر دوور بخەینەوە زووتر باش بین بەڵێ ئەگەر خانەکانی تۆ ماوەیەک شەکری نەگاتێ ماوەیەک مەسەرم برسیکەی وەکو زانای شیابانی کە خەڵاتی نۆبلیشی وەگرت ئەو ژەهرانێک کە ناو خانەکان تا مادە پیسانم خۆی خیان دەکاتەوە کاتە خۆمان لە شەکری دووربین خانەکانی بەرگری زۆر بەهێز دەبێت خانەیەکمانێ پێدرن خانی قەبگری گەورە بە ماکرۆفێژی پێدەڵێن بە ئینگلیزی تەمان ئەوە ئیشی کوشتنی زیندەرۆردبینەکانە تەمان ئەگەرات و
شکلی بە ڕێژەیەکی کەم بدەی زۆر بێز دەبێت بەڵام ئەگە شکلی بە ڕێژەیەکی زۆر بدەی ئەو خانە توانێت کوشتی میکرۆبی نامێنێ بۆیە دەبینین زوو تووشی نەخۆشی دەبین. مامۆستا شکر وەسمان قوتابی دکتۆرە لە بەرگریزانی زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانە لەگەڵ ئێمە بای سپاس بۆ زانیاریەکان سەلامەت بی خۆشحاڵ بین زۆر سپاس سەلامەت یاخوا.